تا بۆ دەست پێ بکەم ئاقاری شەڕەکە گۆڕا لەگەڵ هاتنە ناوەوەی ئەم شەش دەوڵەتە کە بۆ یەکەم جارە تعبیرێکی زۆر وازەح دەستەواژەیەکی زۆر ڕوون بەکارەهێنن ئەڵێن ئێمە ئیدانەی زۆر توندی ئێرانەکەین کە هێرشی کردوتە سەرکەندا و ئەمە هەڵەیەکی گەورەیە و ئێمە ئامادەین بەشداری بکەین لە کردنەوەی گەروی هورموس. زۆر سپاس لەگەڵەوەی کە سەرەتای بەرنامەکەی ئەمەیان پیرۆزبایی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانیش لە خەڵ بکەم بە هیوای هەڵم گرتبوو بۆ سەعات 12 ئەوە لێو تێکگام قەیچێکە وازی دەبێنم نە سەعات 12 دووبارەیە بەهەرحاڵ ئەوەی تری تۆ تاویکە کاک بێستون ڕاستەکەی ئەمڕۆ بە تایبەتی میدیای کوردی فۆکەسی نەخستە سەر ئەم بابەتە گرنگە لەو ڕاگەیانەی کە ئەمڕۆ 5 وڵاتی ئەوروپا زایدن ژاپۆن داویانە جگەل لەوەی کە ئیدانەی کۆی گشتی و هێرشانیان کردو خسویانەتە ملی ئێران لە هەمان کاتە ئیدانەی هێرشیان بۆ سەر وزە کردووە و لە هەمان کاتدا وتویانە بەشدارە بین لە پاراستنی ئەو هاوپەیمانێتی کە واشنگتۆن بە سەرۆکایەتی خۆی پێشیێنێ وەزای دەنەوەی کە وڵاتانی بێگومان کەنداویش چوو نەپاڵی ئەم وڵاتانە هەر ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکەی پیت هێکسی وەزیری جەنگ کاک بێستون ئەوەشی وتی هاوپەیمانە سپڵەکانمان لە ئەوروپا یعنی باش نهاتوونە پێشەوە لە ڕاستیا ئەو مەسجێک بوو کە یارە گلەی زۆر هەیە لە ئەوروپیەکان و لە هەمان کاتدا ئەبێ بڵێم کە خۆشیان بەو قەناعەتە گەیشتون کە جگەلەوەی کە ئەوان سەهمێکی زۆریان هەیە لە وزەی کەندا و خۆرهەڵاتی ناوەڕاست و مەساڵح و بەرژەوەندی گەورەیان هەیە لەم منتقەیە کەمترین ئەو بەرژەوەندیانە لەگەڵ ئێرانە بە پێچەوانەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کەندای فارسە بۆیە بۆ قەنەعەتە گەیشتون کە ئەگەر خۆیان ساغ نەکەنەوە لە پشتیوانی لەم جەنگەیە لە داهاتووە ڕەنگە تووشی ڕوبەڕوبڕۆی گرفتی زۆر بنەوە لە پێشتر ڕایانگەیاندە بووکەوان کێشیان لەگەڵ ویلایەتێکگرتوەکانی ئەمریکا هەیە لەسەر مەسلەی سەپاندنی سزای گومرگی و لە مەسلەی گریلاند و لە زۆر بابەتی تر بەڵام سەرڕای هەموو ئەوانە پێم وایە ئەوروپیەکان لەوە شتێگەیشتون کە دوای ئەو مەسجانەی کە ئەمڕۆ کەنداویەکان وڵاتانی کەنداودایان بەوەی کە بە ئەمریکیەکانیان وت یەکێکیان وتیان ئێمە ئامادەین بۆ سەرکێشی زۆرتر بۆ مجازەفەی زۆرتر لەم شەڕ بەڵێ بەڵام بە مەرجێک ئەبێ ئەو سیگناڵانە لە ئەمریکاوە ببینین کە تەکیدن لە ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و مەترسیەکە بە تەواوی دوور بخەنەوە ئەو کاتێ ئێمە هەم ئامادەین مجازەفەی لێدوانێکی فەرمی بوو لە ناو قسەکانیانە ئەمە بینی وە یەک ئەوە دوو ئەگەر پێویست بە هێرشی زەمینیش بکە ئێمە ئامادەین و بجێ زۆرتری بۆ سەرفکەین ئەوە خاڵێک بخاڵ لە بەرامبەر ئەم تێگەشتنی کەنداویەکان ئەوروپیەکانیش دیارە ئەم سیگناڵانە باش تێگەن کاک بێسن لە دوای پێگەی ئەمریکیەکان لە کەنداوی فارزیا کەنداوی عەربی بەریتانیەکان دووهەم پێگەی سەربازی و کەشتیوانیان هەیە لەو ئاوانە ئەمە یەک دووهەم فەڕەنسا بەرژەوەندیشی ئابووری گەورەی هەیە جگە لە وزە دوو مانگ لەوە پێش ماکرۆن ڕێکەوتنێکی سەربازی لەگەڵ ئیمارات ئیمزا کردو بە فرۆشتنی 90 فڕۆکە ڕافاڵ بە 19 میلیارد دلار ئەمە دوای ئەوە ئیتالیەکان بەشێکن لە دابینکردنی موشکی دژە موشکی ئاسمانی بۆ ئەم وڵاتانی کەندا و بە هەمان شێوە ئەڵمانیەکان و ئەمڕۆ کاک بێستون ڕێکەوتنێکی سەربازی لە نێوان ئەمریکا و ئیمارات ئیمزا کراوە بە بڕی 8 میلیارد و 400 میلیۆن دلار بە پێدانی فڕۆکەی F-16 و دژە موشکی ساد و کۆمەڵە چەک و ئەوانە کەواتە قسەکەوەیە کە مادام بەرژەوەندێکی گەورەیان لەمە هەیە و ئەمریکاش هەموو ئەم بەرژەوەندیانەی لە حاڵی حازرا بەستۆتەوە بەچی بە دوورگەی هورمز کە ئەبێ وەجگەلەوە پێم وایە واشنگتۆن مەسجێکی یاوە بە ئەوروپیەکان کە ئەم دوورگانە ئەکا بە مڵکی خۆی جا بە تەسلیمبوونی ئێرانە یا بۆی کە باز لەوە کرێ ئەو هێزی مارەنزەی کە لە ژاپۆنەوە هاتووە چەند ڕۆژی ترەگاتە ناوچەکە مەسەرەن هێزی مانێز لەو بە تایبەتی چ لە خارک
چ لە کیش چ لە دورگەی قشم دا بەزێنێ بۆی ئەم بابەتە حەسمکە و ئەم ئەوروپیەکان پێیان وایە ئاماژەی ئەوەی یا لە قسەکانی ئەمڕۆیە ئەمریکەکان ئەوروپیەکان پێیان وایە دۆناڵد ترامپ سەرکێشێکی گەورەکە و ئەمڕۆ وتیان ڕۆژنامەنووسێک لێی پرسی وتیەوە هەند سەربازیە نێرن یەکەم جار وتی ناو دوای شتی من وڵامی ئەوە نادەمەوە قسەکە لەسەرەوەی ئەم هێزەکە دێ ئەبێ مەسلەی دورگەی هورمز کاگی یەکلا کرێتەوە ینی بۆ بە کێشەیەکی گەورە لە ئاستی دنیاەوە لە ڕاستیشە من یعنی ئەتوانم بڵێم کە واشنگتۆن خۆشی پێی ناخۆش نییە بۆی کە دەست بەسەر ئەم دورگایە بگرێت دەست بەسەر خارکا بگرێت دەست بەسەر قشم و کیشا بگرێت کە ئەمانە ئیتر بەشێکی گەورەی وزەی دنیایەتیایە ئەویش ئەوەیەوێ لە ئێران یعنی ئێرانی دوای جەنگ وایەوانە بێگومانێکی جا ئەمە ئێرانە نوێیەکە ئەمریکا ئەوێ نەوتەکەی لە خارکەوە دەرناچێ بەلوعەکەی بەدەست خۆیەوە بێ لە تاران سیستەم چۆنە دەوڵەت چۆنە کێشۆنە کەفی خۆیەتی مهمەوەیە بەلوعەکەی نەوتەکە بەدەست ئەوە بێ لە خارک بەشگی کەسێکی فرۆشێ کە بە دۆلار پارەکەی بات و دۆلارەکەش بچێتەوە لە ئەمریکاوە بێتەوە بۆ سازەگەر خارک و ئەو دوورگانە کۆنتترۆل بکە ئیتر ئێران هیچ هینێکی نامێنێ هیچ ئیمکاناتێکی اقتصادی و ئابووری و هەژمونێکی بەسەر هورمز و منتەقەکەیان نامێنێ وەزیگە لەوەی کە هەمیشە واشنگتۆن خاڵێک زۆر بۆی گرنگە تەرکیزی لەسەرەکە ئەویژەوەیە کە چۆن سین احتیوا بکە بە تایبەتی لەو وزەیە کە لە کەندا و دەستیەکەوێت هەموو شەو ئێمە وابزانم هەمومان موافق بووین لەسەرەوەی کە ئیسرائیل نایڵێ ئەم شەڕە بە شوێنێکە بگا کە ئامانجەکانی خۆی بەدینێنێ یانەوەی کە لە 7 ئۆکتۆبرەوە دەستی پێکردووە و پێم وایە ترامپ و واشنگتۆنیش ناتوان بە ئاسانی پاشەکشەی لێ بکەن یان دوای نەکەون یان یەکیان خۆ دەزانی لەبەر لوبی جوولەکە و اقتصادەکەی و دووەم ئەمڕۆ ئیسرائیلەکان گلەیان کرد بوو ئەڵمانەکان ئەڵێن ئەوە نازی نوێن ئەوەی کە نەهاتنە پای هەندێک لەیان کرد بوو لەگەڵەوە کاک بێستون ئێستا نەک تەنها مثلەن لە استراتیژ و بەرنامەی ئەمریکا دەرەستنەوەی تۆتەوێ ئەوەی توێڵێ ئەیانەوێ ئەوەی کە ئەوان تەشخیسێکی دروستیان هەبوو بۆی کاکە ئێران مەترسیە ئێران خەریکی بەرەمێنانی چەکی ناوچیە ئێران مەترسیە لەسەر سنوورەکانی ئێمە لەسەر دنیا پێش سەردەمی ترامپ بۆ قەنەعەتە نەگەی بوون بەڵام ترامپ زۆر پشگیری هەم خودی بنیامین ناتیانیەوە خودی ئیسرائیل و ئیسرائیلەکانەکە و بەڕاستی گەشتونە ئەو قەنەعەتەش کە ئەم دوانە بەیەکەوە بەبێ یەکتر ئەم کارانەیان بۆ ناکرا و بە تایبەتی ئەمریکا لەوە تێگەیشتووە کە ئەو هەموو زانیاری هەواڵگیری و لێدانە دقیقانە لە کوشتنی بەرپرسە ئێرانیەکان کارێکی ئاسان نییە بۆیە ئەمە ئیمتیازێکی گەورەیە کە ئیسرائیلەکان بەدەستیان هێناوە و لە هەمان کاتە کاک بێستونی ینی ئەوەی کە تۆیڵێ بە ئەنقەست و بە مەبەست لە پارسی باشوورە دەن و لە قەتەرە دەن بۆی کە باشتر ئەو تا مەسەلەن دوای ئەوە ئەوروپیەکان دێنە ناوە ژاپۆن دێتە ناوە ئەمریکیەکان جددیترە بن و ترام جارێکگەڵێ من ئاگام لێ نەبوو جاری دووەمی ژەڵێ ئەگەر ئەم جارە لە غازی قەتەر بن ئەوە من دوورگەکە وێرانەکە مانای چیە مانای تێیدی سیاسەتەکانی ئیسرائیلەکە جاکای بێسون پێش بەرنامەکەش ویستم بڵێ ئەو بڵێم ئێستا ئیسرائیل بە جۆرە لە جۆرەکان خەریکە لەگەر رووسیاش دەرگیرە بن و ئەوێ رووسیاش لەم شەڕەوە بە جۆرە جۆرەکان بگلێنێ مەسەلەن چۆن ئەوەی دوێنێ شەو جەنابەت باس کرد لە بەحری قەزوین کە لە شتێکی گەورەی کردو لە بەحری قەزوین بۆچی کەشتیان هەیە هەمووی لە ناو بردووە جام لە بەحری قەزوین دوێنێ شەو کە جەنابەت باس کرد لە بەندەری ئەنزەلیداوە لە شاری گەیلان کە سەر بە محافەزەی ڕەشتە منتقەی قەزوین جگەلەوەی کە منتقەیەکی زۆر استراتیژی و گرنگە و سنوورێکی پانوپۆڕی لەگەڵ بە تایبەتی رووسیا هەیە و ڕووسەکان کەشتێکیان دوێنێ پێکراوە بەڵام نازانن چیە بەڵام زۆرتر پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیلەکان ڕاکێشرێ لە بەرامبەر چییە لە بەرامبەرەوەی ئیسرائیلەکان ئەلیسکەندەر دووگین ئەمڕۆ شتێکی نووسیوە ئەوە پیاوێکی فەیلسوف و شارەزایەکە نزیکە لە پۆتین بە عەقلی پۆتین داهاندرێ شتێکی نووسیوە ئەڵێ وتەبێژەکەی ئیسرائیل تویتێکی کردووە و توێتی ئێمە چۆن نەزانین ئێرانیەکان لە کاتی خەوا لە چۆن و ئایان کوژین ئەتوانین بۆ پۆتینیش ئەمە ڕاستە
و ئەزانین ئەمە ئەلیسکەندەر دۆگین لەم بارەیە تەفسیری کردووە کە ئەمە ئیسرائیل رووسیا ناناسێ ئەوێ بیگلێنێتە شەڕەکەەوە بەڵام لە ڕاستیە دقیقە بۆچوونی ئیسرائیلەکان دقیقە جگە لەوەی کە معلوماتێ و زانیاری زۆری دقیقی مخابراتی ئەدەن بە ئێرانیەکان بۆ لێدانی بنکەکانی ئەمریکا و ئیسرائیل لە کەنداو و لە هەمان کاتدا ئەو فڕۆکە F-16 کە ئەمڕۆ ئەمشۆ پێکراوە F-35 ئێرانیەکە ئەمریکەکە ناڵی کە ئێران لیانناوە F-16 F-35 باشە کەواتە ئەڵێن ئەمە تەقوێکردنی یا با بڵێم ئەکتیفکردنی S-400 لە ئێران لەلایەن ڕووسەکان و ئیسرائیل بوو ئەوە چێ و لە هەمان کاتە ئەمشۆ ئیسرائیلیەکان ئەفو شتێکی گرنگە ئەمشۆ ڕووسەکان هەر ئەمشۆ دوای ئەم کێشانە کاک بەسون پاتریۆتەکانی خۆیان لە بنکەی حمومیم لە سووریا چالاک کرد و مەسیجێکیشانداوە بە ئیسرائیلەکان کە نایڵین فڕۆکانتان لە مودوا بە ئێرە تێپەڕێ ئەمە دەرەنجامی چییە؟ ئیسرائیلەکان جگە لەوەی کە لە کەشتێکەیانداوە جگە لە نیگەران لەو زانیاریانەی کە مۆسکۆ و ئەیدا بە ئێرانیەکان لەوە نیگەرانن لە بەندەری ئەنزلی کە تۆ باس کە دوێنێ شەو لێدراوە لەوێوە لەگەڵ بەندەرێکی ڕووسی ئەلەو منتقەیە لە دوای شەڕی ئۆکرانیاوە بۆ بە منتقەیەک بۆ کەشتیوانی قاچاق ئیسرائیلەکان پیان وایە لێەوە چەک و چۆڵ ئێستا دێ بۆ ئێرانیەکان وەکو چۆن ئێرانیەکان پێشتر لێەوە درۆنیان نردۆ بۆ ڕووسەکان و دوو جاریش ئەم بەندەرانە لەلایەن ئۆکرانیەکانەوە بەردومان کراون بە دلیلی ئەوەی لێەوە درۆن چۆ بۆیە بۆیە قسەکەوەیە و ئەم منتقەی با بڵێم استراتیجی و ئەمنی ڕووسەکانە بەحری قەزوین جگە لەوەی کە باز لەوەکرێکە نزیکەیەکی استراتیژی استراتیژیەوە بە ئەمە بێگومان ئەم ناوچە ئاویانە کە زۆر فراوانە ناوچە کێشە لەسرە لە بینی ئێران رووسیا ئازەربایجیان تورکمانستان و کازاقستان و باز لەوەکرێک کە نزیکەی 8 ملیار گازی سروشتیتیایەکە هێشتا ئێران دەستی بە این نەکردو زۆر ئەوە نەچووە بەڵام قسەکەوی ڕووسەکان ئەمە بە منتقەی ئەمنی و استراتیژی خۆیان نەزانن ئیسرائیلیەکان بۆیە یعنی یاکەم جار بوو لە منتقەی ڕشت و مازندەران و گەیلان و ئەوانە بدەن وەکەوتم منتقی بۆیە ئێستا ئیسرائیلیەکان ئوستاز ئەیانەیە ڕووسەکانیش بە جۆرە لە جۆرەکان بگلێنە ئەم شەڕەوە ئەو کاتە ئەوروپیەکان ناچار بۆچی لای ئێمە ناکرێ ئەم شتانە هیچ حەزەکەی کۆمنتێکە هەبێ لەسەرەوە وڵا لە ڕاستیان من هیچ شارەزایەکم نییە بەڵام منیش نیمە ئێستا هەرەوەی کە توی لێ ئەو تەجربەی ئۆکرانیەکان بەرامبەر ڕووسەکان وەلانی کەم ئەم بە ڕێزەکە ئێستا شارەزایەکی هەیە مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستانە بوو ئیسفادەی لێ بکە و ئەگەر لە ڕووی ئەمنیەوە مەسەرەن ڕێگا پێدراو بێ یامە حکوومەتی عێراقی مشکلەی بۆ دروست نەکە ئەوەی کە حکوومەتی عێراقیشە بەڕاستی کاک بستون بۆ نەک لەو مەجالایی چینە کردو لە هەموو مەجالەکانی ترا حکوومەتی عێراقی هیچ پێگەیەکی عسکەری و سەربازی بەخوەتی نییە بەس هەندێشتی شەر نابێ بیبێ چییە کاک ئەنوش کاک بستونەوە لە ڕاستیە ڕاگەیانێکی ڕسمی یعنی شتێکی ئەوە نییە نهێنی بێ ئەوەیە کە فارسیەکەی ئەڵێ ئێمە بڕیارماندا کە ئەرتەشی ئازادی بەخشی ملی مەخفی ئێران ئەوەی کە ئینگلیزیەکەی NLA بەڵێ سوپای ئازادی بەخشی ملی ئێران لە ڕاستیە دەمێکە هەیە یعنی باڵی سەربازی سازمانی مجاهدینی خەڵقا و تابعی شورای ملی مقاوماتە بەڵام ئەمڕۆ محەممەد محەدسین بەرپرسی عیلاقاتی شورای ملی مقاومات لە بڕۆکسل ئەوەی پشتڕاست کردوێتەوە و تەنها ئەوە ینی ئەڵێ ئەمات ئاڵگۆڕێکمان کە پێک هێناوە لە سوپای ئازادی بەخشی یا سوپای ڕزگاری ئەوەیە کە ئەمە بە مەخفیە ئێستا و لەمە دواکارەکە و هەوڵەدا کە دەورونەخشی هەبێ لە ناوخۆی ئێران هەرچەندە ئەڵێ پێشتریش ئێمە ئەڵێ 5 ڕۆژ پێش شەڕەکەش لە ڕاگەیانەکەی دقیقەنەوەڵێ ئەڵێ 5 ڕۆژ پێش شەڕەکەش ئێمە لە زۆر شوێن لە ئێران دەورونەخشمە هەبووە ڕۆڵمان هەبووە و ئێستاش باشتر خۆمان ڕێخستووە و هەوڵی ژەدەین لە هەر دەرفەتێکە جاوە ژەڵێ ئەڵێ وجودی ئێمە لە هەر سیویەک پارێزگاکەی ئێران
وجودمان هەیە و ڕێخستنمان هەیە و تشکیلاتمان هەیە و چاوەڕێی ئەوەین کە لەگەڵ هاوپەیمانەکانمان ینی مەبەستی ئەمریکا و ئیسرائیلەکانە بتوانین بە قسەی خۆیان بە قولی خۆیان بە قولی نوێنەرەکەی شورای میلی مقاومەت کۆماری ئیسلامی ئێران بڕوخین و لەگەڵەوەیە ئەستاز ئەمە با بڵێم هەر ئەوە نییە یعنی لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردوو زۆرتر و دوێنێش سوپای پازانە ڕایگەیادۆ کە ئەوان ئیتر ئەم شوێنانە ئەکەنە ئامانج مەسەلم مقڕەکانی کۆمەڵی شۆڕژگە بە تایبەتی ئەوەی کە لە زڕگێزەڵەیە مقڕەکانی سازمانی خەبات لە خەبات مقڕەکانی پارتی ئازادی مقرەکانی حیزبی دیموکرات لە جەشنەکان و لە کۆیە و لە شوێنەکانی باس مەکە خۆیان ئەمانە هەمووی لی دراون بار حاڵیانی قسەکەوەیە کە زۆر تەرکیزی لەسەر لێدانی ئەم گروپانەیە و ئەوەش کە دەستی ناگا بە مجاهدینی خەڵک لەبەرەوەی کە کامپی نیە لە منتقیە لێرە کامپەکانیان لە ئەلبانیایە و لەوێ بە قسەی خۆیان بە قسەی ڕاگەیانەکانی خۆیان خەریکی مەشق و ڕاهێنانن و لە هەر دەرفەتێکیشکە بۆیان بکرێ بەڵام دیسان پارتی ژیانی ئازاد لەسەر قسەی هاوسەرۆکەکەی پەیمانڤیان ئەمڕۆ ڕایگەیان دۆتۆ دیسان ئێمە لە نەورۆزە هەوڵە دەین کە نەورۆزێکی گەورە بەڕێ بخەین و خەڵگە ببێتە پشتمان و لە هەرحاڵدا قسەکەوەیە کە ئەو بردومانانەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی دەلالەتە لەوەی کە خۆی وا ئەخوێنێتەوە کە لە هەر دەرفەتێکا بۆیان گونجێ دەخالت دەکەن و بەشداریەکەن وە پێشم وایە ئەوە ژەزانێت کە لەنا ئەو هاوپەیمانەتی کە هەیە پەیوەندیەک لە نێوان هاوپەیمانی کوردستانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ سازمانی مجاهدینی خەڵق نزیکترە تا لەگەڵ کوڕی شا بە دلیلی چی بە دلیلی ئەو خطابانەی کە ڕۆژانە مریەم ڕەجەوی ئەیدا قسە بۆ کوردەکە سەرتیتری قسەکانی نەشا نەشێخ ئەم دەسەڵاتە و داوای سیستەمێکی علمانی جیایجین لە دەوڵات و مافی کوردەکان و مافی نەتەوەکان ئەمانە هەمووی وای کردووە کە بەڕێی من هاوپەیمانیان پەیوەندیەکی نزیک لە نێوان هاوپەیمانی کوردستانی و هێزەکانی تری دەرەوە لە کوردستان لەگەڵ سازمانی مجاهدینی خەڵق لەگەڵ حرەکەی ئەحوازی عەرەب لەگەڵ حرەکەی بلوچستان ئەمانە هەمووی بە جۆرە لە جۆرەکان پەیوەندی و تەماسیان هەیە و دوێنێش هەرکیانە هەیان بێ ناتوانێت نیان بێ دوێنێش کاک عەبدوڵای موحتەدی وتوێتی ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە ئەتوانین چەکداریکەین ئەگەر بێت و ئەمریکیەکان بە قسەی ئەو بتوانن هەلومەرجەکە بخڵکەن لە هەر حاڵدا ئەو بردومانانە دەلالەتە لەوەی کە ئێران پێی وایە هێشتا ئەو کارتەی کە ئەمریکیەکان وروژاندیان لە سەرەتاوە ترام وروژاندی هێشتا پێیان وایە ئەو کارتە فعالە چالاکە و لە هەر هەلومەرجەکە ڕوبەڕوویانە بێتەوە بۆیە ئەو فشارە زۆرانیان لەسەرەکە و ئەمانەی مجاهدینی خەڵقیشەوە یەکەم جارە بە ئاشکرا ئەوە ڕاگەیاندنی بدەن کە سوپای ئازادی بەخشی ملی بە مەخفی کارەکە جگە لە باڵە عەلەنیەکەی باڵێکی نهێنیشی دروست کردووە لە ناوخۆ کۆمنتی جەنابەت لەسەر ئەو دوو بابەتە ئەوەی تۆتت ڕاستە ئامانجەکان لێدانی سیستەمی هەم موشەکە گەورەکانیان و سەکۆکانیشی بوو و بۆ دەلیلەش لە بەرنامەکانی تراوتمان ئێرانیەکان نەتەرکیزیان کردوتە سەر هێزی ئاسمانی نەتەرکیزیان کردوتە سەر هێزی دەریاییش بەو شێوەیە و زۆرتر تەرکیزەکان لەسەر موشکی بالیستی و درۆن بوو ئەمانیان زۆر بۆ جێگرەوەی هێزی ئاسمانی شام زۆر پێداوە و ئەو شەوەش وتم ئامانجەکەیان زۆر پێکاوە و ئەو یۆتۆپیاش کەوتم ئەمریکیەکان و ئیسرائیلەکان دروستیان کردبوو کە هەموو ئەو موشەکانە ئەتوانن ڕاو بکەن بۆیان نەکرا بەڵام کاک بێستون جگە لەوە ئەوان بەڕاستیەوەی کە جەناب بتەوە دقیقە ئەوان ئامانجیان ئەوەیە کە هەموو ئیمکاناتی ئاسمانی دەریایی و تەنانەت ئێستا ئەسکەریەکانیش کۆتایی پێبێنن چووکە پیان وایە لە هەلومەرجێکا کە هێزی زەمینی بەکارێن کە دابەزینە بێ ئەگەری ڕوخانە بێ ئەبێ ئەمانە هەمووی کۆتایی پێبێ بۆی کە ئەوان تەنانەت کە کاتێک کە هەلیکۆپتەر و ئاپاچی و چیوچیش دێنە سەر شارەکان کە ئەمڕۆ بەکارهێنرا بەڵێ ئەوێ ئیتر دەوڵەت ینی ئێران نەتوانێت مەترسی بێ لە سەریان ئەوە یەک دوو هەم منیش پێم وایە ئامانجەکانیان قسەکە تەواو ئامانجەکانیان نەپێکاوە و ئەمڕۆژ وەکوتم ئەمڕۆ ئاژانسەکانەوەی کە جەناب بدێڵێ F-35 خۆی ئەمریکیەکان ناڵێن هێشتا ئێرانیەکانە بەڵام ئەوەیە کە گوایە ڕووسەکان
S400یان جارێککە چالا کردوێتەوە لە ئێران ئەبێ ئامانجەکە ئەوە بوو بێ ئەوە مانایەوە نییە ڕووسەکان هێشتا لەوێن چکە پێرێ کاتێککە ئیسرائیلەکان دەوروبەری بوو شەهریان بردومان کردووە ڕووسەکان ناڕزایەتیان دەربڕی وتیان هێشتا 450 ئەندازیار و پسپۆڕی ئێمە لە ناو ئەوەش کارەکەن هەسەوە بێ بە شتێکی بێپێشینە یەکەم جارە F35 یەکەم جارە S400 تاقی بکرێتەوە بۆ F35 ئەگەر ئەوە ئێرانیەکان لیاندا بێ ئەوە هەچ کەسێ لێ یابێ مێژووی نووسیوە زانی بۆچی یەکەم جارە F35 ئەکرێ بە ئامان ئەکرێت چینیەکان بن بەرەجنە ئەو ڕووسەکان مۆجیزەیە کە ئەمریکا بۆ ئەو فڕۆکەی دروست کرد و تێگەشتکەوە کۆمپانیاکەشی پێم وایە سەهمەکانی زۆر دابەزێ زەرەر ئەوکەی تە باسیکە تۆ لە سەرەتای بەرنامەکەەوە بە تەما بووی پێشەوەی بچینە بیستی مانگەوە من جارێککە جگە لە پیرۆزبایی بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی ئەوانەی کە نەورۆز پیرۆزەکەن هیوادارم نەورۆزی ئەم ساڵ بە جۆرێک بێکە جیاوازتر بێ لە نەورۆزی ساڵانی تر بە تایبەتی بۆ کوردانی ڕۆژهەڵات شعرێکی زۆر جوان هەیە هی کاک ڕەحیم لوقمانی خەڵکی ڕۆژهەڵاتە ئەڵێ ڕۆژ لە ئاسۆی سوور شەوقەداتەوە ئەڵێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە لەسەر قەندیل و شاهۆ نەکەرۆز ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز